بەڕێز ئەسیر الشەرع شارەزای سیاسی سەبارەت بە سەردانەکەی سەرۆک بارزانی بۆ بەغدا لەگەڵ مامیوانە. بەڕێز ئەسیر سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزتان. بەڕێز ئەسیر شەو باش و خێراتیش بۆ کوردستان 24 لە هەرێما کوردستان و لە عێراق شروعەکارێن سیاسی سیاست مەدار هەروها سەرکردێن عێراقێ و یەن هەرێما کوردستانی ئەف سەردانە ئیر و یا سەرۆک بارزانی بە سەردانێکە پڕ گرنگ و بایەخ و دیرۆکی بنافگیریە. ئەف دیمەنێن ئیر و مە لە بەغدایە دیتن ئەف دەوردانە لەعانێن سیاسیên عێراقێ ji بۆ سەرۆک بارزانی چ واتایەکێ دیگەینیتن؟ نعم بسم الله الرحمن الرحيم. ناوی خوای بەخشندەی مێرەبان سڵاو لە ئێوە بینەرانی کوردستان 24 زۆر سوپاس بە دڵنیاییەوە ئەم سەردانە کە دوای چەندین ساڵە لەوەی سەرۆک بارزانی 2000 سەردانی بەغدای کردووە دەکرێت واوەری بگەڕین کە ئەمە پەیامێکە لە دوای ئەو قەیرانانەی کە عێراق بە دەستی ناڵاندووە لەسەر ئاستینی و خۆی و دەرەوە چەند پەیامێکە بوون کە سەرۆک بارزانی بەلایەنەکانی عێراقی گەیاند و کاتێک باسی ئەو پەیامانە دەکەین دەبێت لەوە بگەین کە زیاتر هۆشدارین بۆ سەرکردە سیاسیەکان و چینی سیاسی بۆی کە پێویستە عێراق لە ململانەی بەرەکان دوور بکەوێتەوە و عێراق بە دوور بێت لەوەی لە ناوچەکە بەگشتی ڕوودەدات. ڕەنگە ئێمە لێرەدا بە دیاریکراوی مەبەستمان لەوە بێت کە ململانەیەک لە نێوان ئەمریکا و هەندێک لایەن هەبن کە بەرەی مقاومە بن یاخود گروپی چەکدار بن یاخود بەگشتی چەک بەدەست بن. بۆیە بە دڵنیاییەوە پێویستە عێراق دوور بێت لەم سیاسەتەوە لەم ڕوبەڕووبوونەوەی عێراق چەندین قەیرانی نێوخۆنی هەیە لە نێو هەمان پێکاتەشدا هەندێکیان ئەمانە هەڵوێستی عێراقیان لەسەر ئاستی هەرێمی لاواز کردو. بۆیە سەردانی سەرۆک بارزانی بۆ بەغدا بۆ دووبارە نۆژەنکردنەوەی بارودۆخی نێوخۆیی و هەروەها پتەوکردنی پەیوەندەکانی هەرێمی کوردستان و عێراق و پەیوەندەکانی عێراق لەگەڵ وڵاتانی دیکە. بۆی من پێ وایە ئەم سەردانی سەرۆک بارزانی و کۆبوونەوەی لەگەڵ لایەنەکان و لەگەڵ باڵیۆزی وڵاتان ئەوانەی کە خاوەنی ئەندامەتی هەمیشەیین بۆ باشترکردنی پەیوەندی عێراق و وڵاتانەیە. زۆر باشە بەڕێز ئەسیر ساڵی 2010 لە دوای هەڵبژاردنەوە پرۆسی سیاسی لە عێراق کەوتە قەیرانێکەوە. سەرۆک بارزانی ئەو کات هەموو لایەنە سیاسیەکانی لە هەولێر کۆ کردەوە و چارەسەری ئەو گرفتانەی لە نێوانیاندا دروست کرد و گرفتەکەی بۆ چارەسەرکردن. پێ دوایە سەردانەکەم جارەشی بۆ بەغداد چی لە دۆخی عێراق بگۆڕێ؟ نعم أنا قلت بالتأكيد في بداية بەدڵنیاییەوە من وەکو ئاماژەشم پێ کرد ئەوەی لە جانتاکەی سەرۆک بارزانی هەبووە چارەسەر بووە سیاسەتێکە تەواو جیا لەو سیاسەتەی کە پێشتر لەلایەن سەرکردەی پارتە سیاسیەکانەوە دەگیرایە بەر. پێمان وایە کە ئەنجامی ئەم سەردانی سەرۆک بارزانی چارەسەری پێویست و گونجاو بۆ عێراق دێنێتە ئاراوە. ئەگەر بێت و پارتە سیاسیەکان ئەم چارەسەرانە جێبەجێ بکەن و کاری پێ بکەن بە دڵنیاییەوە عێراق تەواو پارێزراو دەبێتەوە دوور دەبێت لەو مەترسیانەی کە ڕەنگە دووچاری هەندێک لە ناوچەی سنووری خۆی ببێتەوە و ڕەنگە لە قۆناغی داهات و ناوچەی گرگرتوو بن. ئەمڕۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بریاری داوە کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناوچەیەکی سەلامەت بێت و ئەوەی کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ماوەی داهاتووە بخۆیەوە دەبینێت ڕەنگە دەواازەیەک بێت بۆ ئەم جۆرە سیاسەتە. وەی پێویستە عێراق تەواو دوور بێت لەم کێشانە. کێشەگەلێک ڕەنگە ڕوو بدەین ناڵێن ڕوودەدەن بەڵام ئەگەری ڕوودانیان لە عێراقدا. بۆیە بەڕێز سەرۆک بارزانی بۆ ئەوە هاتووە هۆشداری بە سەرکردەی و چینی سیاسی عێراقی بدات و بەدڵنیاییەوە سەرۆک بارزانی چارەسەری پێیە بۆ ئەوەی سەرکردە سیاسیەکان جێبەجێ بکەن. ئەگەر بێت و ئەم چارەسەرانە جێبەجێ بکرێن عێراق پارێزراو دەبێت و قۆناغی دەبێت. لذلك نقول يعني العراق ربما دەتوانین بڵین نعم العراق ربما يكون يعني قبيل زيارة بەر لە سەردانەکەی سەرۆک بارزانی شتێکە و دوای سەردانەکەی سەرۆک بارزانی شتێکی دیکەیە. زۆر باشە بەڕێز ئەسیر وەکە مدە ئاخفنێتەدا ڤەخواند ئەنی بەریا هاتنا سەرۆک بارزانی بۆ بەغدایە و پشتی هاتناوی ینی عێراقەکە دنە یان تشتێکێ دنە لە ناوا سیاسەتە عێراقی هەرێما کوردستانێ. ئیرۆ مەدیت کو هەرچی شروڤەکارین سیاسی هەبوون لە بەغدایە یان لە عێراقی بشێوەیەکی گشتی لە هەرێما کوردستانێ لایەنێن سیاسی بشێوەیەکی گشتی دڵخۆش بوون بڤێ سەردانێ و ئەو دیمەنن کومە لە بەغدایە دیتن دیمەنن دڵخۆشگەر بوون خەندە پێکەنین لەسەر لێڤێن وان بوون. ئەف یەکە
هەوڵاتیان ژی لە عێراق و هەرێما کوردستانی دڵخۆش دەکەن پرسیارە گرنگ ئەڤەیە بەڕێز ئەسیر ینی چی بهێتەکردن ji bo vê çendê ev dîmene berdewam bihêne dîtin çi li Bexdayê bin çi li Hewlêrê bin. سەردانەکەی کەسایەتێکی وەکو کەسایەتی سەرۆک بارزانی بۆ بەغدا بەدڵنیایی و پێشوازێکی گەرمی لێ دەکرێتەوە تەواوی چینی سیاسی لە ئاستە و پێشوازێدا دەبێت سەرۆک بارزانی کۆمەڵێک چارەسەری زۆر گرنگ و سەرکەوتوی پێ ئەگەر ئەو چارەسەرانە جێبەجێ بکرێن دەبێت هەموو لایەک پێشوازیان لێ بکات ئێمە باسی قورساییەکی سیاسی و بەهایەکی نمرەیەک دەکەین کاتێک باسی کەسایەتێکی وەکو سەرۆک بارزانی دەکەین ئێمە باسی کەسایەتێک دەکەین کە لەلایەن هەموو سەرکردە سیاسەکانی عێراق و پێکاتە سیاسەکانەوە ڕێزی لێ دەگیرێت بۆیە بەدڵنیاییەوە سەرۆک بارزانی کەسێکی سیاسی نییە بەواتە تەقلیدیەکەی بەڵکو و قورسایی و ڕێز و تەقدیری خۆی هەیە لە نێوان سەرکردە و چینی سیاسی و هەموو پێکاتەکانی عێراق بۆیە ئەم سەردانە لە دوای ئەوەیە کە ڕەنگە ڕێگا گەیشتبێتە بنبەست و کۆمەڵێک کێشە هەبن لە نێو پرۆسەی سیاسی عێراقیدا کە چارەسەر نەکرابن یاخۆت پێویست بێت ئەم کێشایە چارەسەر بکەن کێ کۆتاییان پێبێنێت بەدڵنیاییەوە سەرۆک بارزانی توانای ئەوەی هەیە بۆ ئەوەی ئەو کێشانە چارەسەر بکات و بوێری پێویست و ئیرادەی پێویستی هەیە بۆ ئەوەی کۆتایی بەم کێشانە بێنێت نەک بەتەنیا ئەو کێشانەی لە نێوان هاولێر و بەغدا هەن بە دیاری کراوی بەتە لە نێوان حکوومەتی فێدراڵ و حکوومەتی هەرێمی کوردستان بەڵکو ئێمە باسی کێشەکانی عێراق دەکەین عێراق بەگشتی کێشەکان تەنیا پەیوەندی بە هەولێر و بەغدا و پەیوەندیەکانی ئەو دوولایەنەوە نییە بەڵکو چەند کێشەیەک لە نێو عێراقدا هەن سەرۆک بارزانی تەنیا بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە نەهاتووە کە لە نێوان هەردوو حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵیدا هەن بەڵکو بە پێچەوانەوە کێشەکانی عێراق چارەسەر دەکات ئەم کێشانە ڕەنگە بەڕێز سەرۆک نێچیروان بارزانی و سەرۆک وەزیران مەسرور بارزانی توانی بێتیان چارەسەری بکەن بەڵام سەردانێکەوە چارەسەرکردنی کێشەکان زۆر باشە بەڕێز ئەسیر ینی سەر ڕای و کێشانەی کە هەمیشە بەغدا بۆ هەرێمی کوردستانی دروست کردووە و ئاسەنگانی کە بەغدا بۆ هەرێمی کوردستانی دروست کردووە بینی سەرۆک بارزانی بۆ چارەسەرکردنی کێشەکانی عێراق لە بەغدایە ئەم نیەتە باشی سەرۆک بارزانی لە چیەوە دێ؟ ئەمڕۆ ئێمە باس لەوە دەکەین کە وەتا ئەگەر وەڵامی ئەم پرسیارە بدەمە دەبێت بڵێم سەرۆک بارزانی چێت سەرۆک بارزانی سەرکردەیەکی سیاسیە بەشدار بووە لە ئۆپۆزیسیۆنی عێراقی لە سەردەمی ڕژێمدا وەتاکو ئێستاش دەیان چارەسەری سەرکەوتووی پێەیە کە دەتوانن عێراق لە کێشەکان ڕزگار بکەنەوە هیچ کەسێک ناتوانێت نکۆلی لەوە بکات کە لە نێو هەرێمی کوردستان دەگوزارێت وە گومان لەوە دانیە کە دەسوەردانێک هەیە مەترسیە بۆ سەر یەکگرتووی خاکی هەرێمی کوردستان و عێراق کاتێک باسی ئەو مەترسیانە دەکەین کە ڕوبەڕووی هەرێم بوونێتەوە لە بەغدا بە هەمان شێوە لە هەندێک ئارەزگای دیکەی عێراق بە هەمان شێوە کەواتە عێراق بەگشتی کێشەی هەیە کێشەکان تەنیا پێوەستنی بە هەرێمی کوردستان چۆن ئەم کێشانە چارەسەر بکەین بەدڵنیاییەوە لە ڕێگەی سەردانێکی هاوشێوە ئەم سەردانە لە ئانووساتێکدا کە چەندین تەوەری گرنگن بەر لە هەمویان هەڵگرتنی چەند پەیامی کە بۆ سەرکردەی پارتە سیاسیەکان و لایەنە سیاسیەکان بەوەی کە قۆناغی داهاتوو دەبێت قۆناغێک بێت عێراق نەبێت بە بەشێک لە کێشەکان بەڵکو دەبێت قۆناغێک بێت عێراق چارەسەری بۆ کێشەکان پێبێت بە هەمان شێوە ئەگەر بێت و سەرکردەی پارتە سیاسیەکان ئەوانەی کە سەرۆک بارزانی لەگەڵیان کۆبووەتەوە ئەو چارەسەرانە وەربگرن تەواوی کێشەکان چارەسەر دەبن و هیچ گومانێک لە مەدانی کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا و کێشەکانی عێراق و وڵاتانی دیکە هەندێک کێشە هەند چارەسەریان نییە هەرچەندە کێشە بنمونە لە نێوان ئەمریکا و عێراقیشدا هەیە و لێدوانەکانی جاکوبسۆن هەندێک پەیامی ئەمریکای بە عێراقیان و ئەو تێڕوانینەی پیشاندەکە قۆناغی داوەت و نابێت و قۆناغی ڕابردوێت لە هەمان کاتدا ئەندامی کۆنگرێس کاتێک با بڵێنتانەی لە سەرۆکی ئەنجومەنی باڵای دادوەریداوەوە داوای کردووە کە هەندێک شتان پێویستیان بە گۆڕانە کەواتە بەگشتی کێشەی عێراقی دەرەکی هەن سەرۆک بارزانی بۆ ئەوەی هاتووە ئەم کێشانە چارەسەر بکات و کێشەی نێوخۆییشان ئەو کێشانەش پێویستیان بە چارەسەرە باماشەوە کەواتە بەگشتی دەتوانین ئەوە بڵێن ئیرادەیەکی نێوخۆیی هەیە بۆ چارەسەر زۆر باشە
ایرو سروک بارزانی لبغدای د چارچوبه داخوانیه که خدا لیدوانه که خدا بحثاوه یکی کرد که هاتنا من جبو بغدای یعنی هست بکرم بو جبو نیت پاکجیه که نیاز پاکیه که کل بغدای بو چاره سرکنا کشن کواتا هاتنا سروک بارزانی جبو بغدای و انجام دانا افهمو دیدارین گرین دگل لعنین سیاسیین عراقی و ین ولاتین جهانی کل عراق بالیوز خانین خوهنه دبیتن یعنی دشیم بیجن یکسانه دگل صفر کیشه دهاتی دادنا برا عراق و هرمان کردستانه نحن نقول يجب أن تنتهي المشكلات. پێویستە کێشەکان کۆتایی بن ئەمە شتێک ئێمە جەختی لێ دەکەینەوە بەڵام هیوادارین سەرکردەی پارتە سیاسیەکان لەمە تێبگەن و لە پەیامی سەرۆک بارزانی بەباشی تێک بن کۆبوونەوەی سەرۆک بارزانی لەگەڵ ئەو باڵوێزانەی کە خاوەنی ئەندامەتی هەمیشەیی لە نەتەوەی یەکگرتوەکان دەبێت لایەنەکەم باشی تێبگەن هۆکاری ئەم کۆبوونەوەی چییە بۆیە من پێم وایە دەرەنجامی ئەم سەردانە تابڵی باش دەبێت و بەباشی دەشکێتەوە بەسەر عێراقدا ئەگەر بێت و ویستێکە بێت لایەن بۆڕینی هاوکێشەکان لەو هاوکێشەی هەیە بە هاوکێشەیەکی باشتر ئەنجامی سەردانەکە باشتریش دەبن بەڵام ئەگەر بێت و پەیامەکان تێگەشتێکی باشیان بۆ نەکرێت ڕەنگە تەواوی دەرەنجامی سەردانەکە چارەسەرەکان وەکو پێویستە لەلایەن ئەو لایەنانەوە جێبەجێ نەکرێت بەڵام بە گشتی دەتوانێتەوە بڵێن سەردانەکە چارەسەری زۆر باشی پێ دەبێت و پێویستیشمان بەلێک تێگەیشتن لەسەر ئاستی باڵا لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فێدراڵی بۆ ئەوەی عێراق لە ململانەی بەرەکان دەربچێت و تێوە نەگرێت لەو شەڕەی کە لەوانەیە لە هەر ساتێکدا بێت بەرپا بێت. زور باشه برس اسیر الشرع شرازای سیاسی کل بغداد گلما و گلکی سپاس